اوی که خوکشت مامۆستایەک بوو. خوکشتنا مامۆستایەکی لەوێ ڕەوشێدا هەلگری گەلێک سەدەمایە. ڕەنگە سەبەبە هەری سەرەکی ڕەوشا نەهە و خراپیە ژیانێ بە. برای مامۆستا ئازاد بەحسا وێ دکە کو برای وێ چ ئاریشەیەک دەرونی چ نەبووە و هەر ڕۆژ چۆیە سەر شۆڵا خۆ و ڕۆژێک لە ڕۆژان بیرە خوکشتنێ نەکریە. مولی ئازاری نەبووە، ئیتر دەوامێکی ئەتیادی خۆی کردووە لە ڕووی مادیەوە لە هیچ ڕوویەکەوە هیچ کێشێکم و کورتێکی نەبووە بەڕاستی. هەنی وەکو شتێکی کارەساتێکی وەکو سەدمەیەک بووە بۆ هەموو خزمان و بۆ هەمومان هیچ شتێک تەسەوورمان نەکردووە بەو شێوەیە خۆی بکوژێت. هیچ بەرنامەیەک هیچ ڕۆژێک لە ڕۆژان هیچ کێشێکمان نەبووە، چەنەها دکتۆری کردووە، بەس تەنها کەسێکی بێورە بوو بۆ ئازار. کوشتنی مامۆستایەکی تریشمان بیست. لەسەر کوشتنا مامۆستا ئازاد ڕێوەبەری پەروەردەییە ڕۆژاوای سلێمانی ڕاگەهاند. دەبێ دەمێدا ئەوە دوهم مامۆستایە کە خۆ دکوژە و دەبێژە ئەوە لێدانا زەنگلێکیە ji بۆ نەهێلن وێ نەزێدەتر ئەو حالەتە دووبارە ببە. تایبەتی کە هاوکاتە لەگەڵ ئەو لە ئێستادا کە مامۆستایان بە شێوەیەکی گشتی داوای مافی خۆیانەکە لە مەسەلەی دابینکردنی موچە و پێدانی موچەی کە مافێکی ڕای خۆیانانی ئێمە ئەوە ڕەنگە بەسرێتەوە بەڵام ئێمە ئەوەی کەلامە گرنگە کاریگەری لەسەر هاوڕەکانی کە لە قوتابخانەکە لەسەر خێزانەکەی لەسەر پەرۆدە هەر لە دەزانی قوتابیەک مامۆستایەک فەرمانبەرێک لە کاتێکی ئێستا بۆ پەروەدە بێگومان کاریگەری لەسەر هەمومان هەیە. پەیویدارê پۆلیسê Silêmanî jî dibêje rewşa neheya Herêma Kurdistanê û nebûna mûçe û hindek arîşeyên dî dibine sebeba xwekuştinê û ragihand. Ew mamostaye pîşekek serê xwe daye û li seda sed xwe kuştiye. هەلو مەرجی کێستا ئەم بارودۆخەنا لەبارەی کێستا دروست بوو بۆ خەڵک یعنی مەرجنی هەر مامۆسالەوانی سمینە گەنجێکیش خۆی بکوژێ ئەبێ ئێمە بیر لەوە بکەین و بارودۆخەکان زۆر ناخۆشە نەبوونی موچە زۆر کاریگەری هەیە لەسەر تاک بە تاکی کۆمەڵ تەنانەت لەسەر مناڵەکانی کە لە قوتابخانەشن کێشەکەڵەکە بۆکان خەڵک کرێچیە ئەچنە سەری بۆ پارە خەڵک هەیە اقتیداری نییە بە سیارە بگری بۆ مناڵێکی بێ بۆ مەکتەب پارەی پاز نییە ئەمانە هەموو هۆکان. ئەوە مامۆستا ئازاد سەعیدە تەمەنێ 49 ساڵە و پاش مرنا خۆ نامەیەک بجی هێلایە و داخوازە لێبۆرین لە ماڵ و زاروکên خۆ کریە و نویسیە چ کەسێک سەبەبا من نەبووە تەنێ من بخۆ خواستیە داوی بە ژیانە خۆ بینم.